سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە کێشە کۆمەڵایەتەکان دەکەین لە هەرێمی کوردستان داروەها بوونی یاسا لە هەرێمی کوردستاندا کە تا چەند وەک دەڵێن یاسا ڕۆڵی نییە لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکاندا بەڕێزان دیارە تەورەکەتان بەناوی کێشە کۆمەڵایەتەکان و پێکدادان لە نێوان دیاردە و حاڵەتدا زۆر جار باس لەوە دەکرێت کە کێشەی کۆمەڵایەتی یان پێکدادانی هاوڵاتیان بە جۆرێکە تا ئێستا لە قۆناغی حاڵەتداوە نەبووە بە دیاردە بەڵام هەندێک دەڵێن دیاردەیەکی زەقە لە کۆمەڵگەی کوردیدا. بەڕێزان باشینە سەر ئامارەکان لە ئێوارەی دوێنێ لە قەزای خەباتی سەر بە پارێزگای هەولێر بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە 2 کەس کوژراون و کەسێکی تریش بریندار بوو. هەروەها لە ماوەی 4 ڕۆژی جەژندا 45 ڕووداوی هاتچۆ جیکردن و شەڕکردنی سەرشەقام و سووتان لە شاری هەولێر ڕوویداوە. هەروەها لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی بەپێی ئامارێک لە 3 ڕۆژی ڕابردوودا 23 هاوڵاتی بەهۆی شەڕەچەقۆوە هەروەها پێکدادانەوە بریندار بوون. بەڕێزانەمە ئامارەکانە سەبارەت بە کێشە کۆمەڵایەتەکان کە هەندێک دەڵێن یاسا نەیتوانیوە چارەسەری کات، هەندێک دەڵێن یاسا تەداخولێکی وای نەکردووە لەبەر ئەوەی لە ڕێگەی دانیشتنی عەشایریەوە ئەم کێشانە چارەسەر کراون. بێگومان دەتوان لە پەیوەندەکانتانە باسی لێ بکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەناوشانی facebook.com/نالیاتیڤ دەتوان ڕاوتێ بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن. ئاڵەیە لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیمانە فەرموو ئاڵێ خان. زۆر سپاس ئاڵێ خان فەرموو. ئەمڕۆدانەوە بەڕێی من جادەی کێشەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە سێرەی کێشەیەکی کۆمەڵایەتی یا خودکوشتنی کە ئەبێت هەمووی لەسەر کێشەی سەروەت و سامانە. باش یعنی بۆچی کە کەسێک ینی سەروەتێکی ئەبێت یاخود شتێکی ئەبێت یانی نازانم یەکسەر پەنا بۆ کوشتنی ئەو کەسە ئەبات، یانی نازانم لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگەی گفتوگۆ هیچ کێشەیەک چارەسەر ناکرێت و دوێ ئەوەش بەڕێی من دادگاکان ڕاست بۆنین لەگەڵ هاوڵاتیان چونکە سێرەکەی ئەبینی یەکێک کەسێکە کوژدێ سێرەکەی هیچ لێپرسینەوەیەکی لێ ناکرێت لە ڕێگەی سوڵحی عەشایری و کێشەکە چارەسەر ئەکرێ. باشە بۆچی یعنی ئەی دادگا بۆچی هەیە، ئەی محکەمە بۆچی هەیە، یعنی کە تۆ نەتوانیت کێشەکان چارەسەر بکەیت بۆچی یعنی ئەمە بەڕێی من یاسا سەروەر نییە لێرەیە، چونکە ئەگەر یاسا سەروەر بێت بۆ شێوەیە کێشەکان ڕۆژ بە ڕۆژدا ناکەوەتە یعنی نازانم هەر هەموو ڕۆژێک لە تەلەڤیزیۆنەوە ئەی بینیت ئەڵێ لە نازانم لەم شوێن و لەو شوێن کێشە ئەبێت و سەرەکەی 2 کەس 3 کەس ئەمرێت و ئەکوژێت و دوای ئەوەش زۆربوونی چەک لە ناو ماڵەکان ئەمە هۆکارێکی زۆرە. سەرەکی لە ڕێگەی سابوونکەران جادەی سابوونکەران بە ئاشکرا سەرکی خەڵک سیلاح ئەفرۆشتێت و دەمانچە ئەفرۆشتێت. ئەمە بۆچی یعنی نازانم دەنگانێکی شەبێت بەرپرسەکانی خۆمان و خاوەندە سەڵاتدارەکان لە باسی ئەوەی کە بە شێوەیەکی باش داوای دەنگان لە خەڵکەن سەرەکەی دەمانچە ئەبەخشرێتەوە کە ئەمەش کاریگەریە باشەکەیەتی کە خەڵک ئاوا خەڵکی پێ ئەکوژێت. هیوادارم کێشەی سوڵحی عەشایری نەبێنێت، هەر کێشەیەک کە ڕوئایە با لە ڕێگەی دادگاکانەوە چارەسەر بکرێت. ئێوارێکی ئارام زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئالان لە ئەکرێەوە فەرموو کاک ئالان. باسی بەڕێزم. زۆر سپاس کاک ئالان. بێزەحمەت من زۆر لە سەوەری بەرنامەکەتان من ئەلۆ بەڵێ کاک ئالان ئەگەر لە چوارچێوەی تەوەری بەرنامەکە نیە زۆر بە کورتی بۆ ئەوەی بچینە لای پەیوەندیەکانی تر. بەڵێ من وەکو قوتابیەکی پۆلی شەشەم کە فکرەکەم 65 لە هیچ زانکۆ یان پەیمانگای کۆر نەگیراوم، داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستانیان چارەسەرێک بام قوتابیانە بکات یانیش بەداخەوە پەیوەندەکەی بچڕا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. سالار جەباری دەڵێت زۆربەی کێشە کۆمەڵایەتەکانی ئەمڕۆ هۆکارەکانی مۆبایل و فەیسبوکن، هەروەها تۆڕە کۆمەڵایەتەکان چونکە هێشتا خەڵکی ئەم کۆمەڵگەیە ئەوەندە هۆشیار نین کە بە مەبەستێک بەکاری بێنن کە مافی ئەوانی تر بپارێزرێت. بەڵام محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد. کاکشوانم کاتت باش برا بەڕێزەکەم زۆر سپاس کاک محەممەد. زۆر سپاس دەکەم فەرموو. والله بەنسبەت ئەو کێشەی کۆمەڵایەتیانەوە بەڕاستی حکوومەت بە تەواوی بەرپرسیارە گەربێت و ئێمە لایانی شەرعی جێبەجێ بکەین هەر کەسێکی کوشت بیکوژیتەوە. وەڵاهی بە من وایە ئەو کێشانە نامێنێت لە کوردستانە و لە هیچ شارێکایە. بەڵێ کاک محەممەد ئەمە تایبەت بە کێشەی کۆمەڵاتی کە کوشتنی لێ دەکەوێتەوە، بەڵام هەندێک کێشەی تر هەیە کە ئەوەی کە پێی دەوترێت پێکدادانی سەرشەخام لە نێوان هاوڵاتیاندا. پێت وایە بۆ زیاتر لە بۆنەکاندا بۆ نمونە بەپێی ئامارەکان لەم جەژنەدا زۆرترین ئامار لەو حاڵەتانە خرای ڕوو. پێت وایە بۆ لە بۆنەکان
بە جۆرێک ئەم کێشانە زەق دەکرێنەوەیان بە زەقی دەبینرێن. کاک محەممەد ئەوە ڕاستی بێزاکە دەسەڵاتیش بەرپرسە بەڕاستی گەنجەکانی ئێمە ئیمڕۆگە وایان لێ هاتووە یعنی بێسەرە بێبەرەیەکیان پێوە دیارە ئەڕۆن ئەدینی شەوەتانی و شەو ناو شەقامەکان ئەسوڵێنەوە ئەخۆنەوە بەعزیەکیان حەبەخۆن دەستە خۆیان ناناستنەوە ئیتر دەستەکەن بە چەقۆشاندن ئاگایان لە خۆیان نیە ئەبێ دەسەڵات ئاگای لەمانە بێ چادینی چەقۆیان پێ دەمانچیان پێ دامرگۆکسیان پێ ئەم بە تایبەتی ئەدینی لەناو شوێنە گشتەکانە لەناو گازینۆکانە بەڕاستی یعنی ئەبێ دەسەڵات بەلایانە بگەڕێ بەڕاستی بکرێتەی دینیان لێ پێچینەوەیان بەڕاستی ینی ئەدینی بە شەوانە کارە سا درۆدا. بەڵە سپاس بۆ کاک محەممەد با گوێمە لە بۆچوونی کاکدانا بێرە سلێمانی فەرموو کاکدانا. ئەم کاتەوە باش کاکشوان زۆر سپاس کاکدانا فەرموو. کاکشوان من پێم وایە بەڕاستیم کێشانە کێشەیەکن لە هەموو کۆمەلگایەکە بەپی شێوازی کۆمەلگاکە ئەگۆڕێ کۆمەلگایەک کە گەشەکردنی کۆمەڵایەتی تێدا لاواز بێ تێدا خاو بێ ئەوە دڵنیا بە کۆمەلگایە ئاڕاستەی تر وەرەگرێەوە کۆمەلگایەک بەپی شێواز و دابوونەریت و شێوازی پەروەردەکردنی تاکەکان لە ڕووی دین لە ڕووی عادات و تەقالی دابوونەریت ئەمە حاڵەتەکان ئەگۆڕێ و لێرەدا من تیشگە خەمە سەر بواری ڕاگەاندن بەڕاستی ڕۆڵ ئەگێڕێ هەم بەلایەنە باشەکە هەم بەلایەنە خراپەکەیە بەلایەنە باشەکە گەرمانی و ڕۆڵ بگێڕێ بەڕاستی ڕاگەاندنی ئێمە دوو جۆر ڕاگەاندن هەیە لە ڕۆسیاسیەکەەوە ڕاگەاندنێکە پژگیری لە دەسەڵاتەکە ڕاگەاندنێکە پێچوانی ئەوێ پژگیری لە ئۆپۆزیسیۆنەکە ڕاگەاندنێکیش سەری هەڵداوە لەم دوایانەیە کە مای خۆشحاڵیە کە تەوازن ڕاگرێ لەگەڵەوەشە ئەم ڕاگەاندانە هەر هەمویان باڵین جۆری لە کەم و کوڕیان هەیە لە ڕاگەاندنێک و بە ڕاگەاندنی ترە گۆڕێ کەم و کوڕەکە لەوایە کە بایەق بە پەروەردەی کۆمەڵایەتی نادرێ بایەق بە گەشەی کۆمەڵایەتی نادرێ بایەق بۆ نادرێ با بڵێن هۆشیاری یاسایی بخرێتە ڕوو ینی کەسانی ئێمە مناڵی ئێمە گەنجی ئێمە تاوانە کارێک ئەنجامەدا سەرنجام تۆمەتبارێکێ لە ڕووی یاساوە تووشی کێشە و گرفتە بێ بەڵام پێی ناوترێت تۆ ئەگەر ئەم کارە بکەی ئەنجامەکەی ئەوەیە بەڕێزت وەکو تاکێکی کۆمەلگا تووشی ئەم لێپێچینەوەیە بی و بۆ نمونە کارێکەکەی کارێکی کوشتن ئەنجامەدەی نەتیجە تۆ بەپی یاسا مامەڵە لەگەڵاکری ئەگەر ئەو شاری یاسایی هەبێ بەرچاوڕوونی هەبێ دڵنیام دیارجەکان بەرەو کەمبوونەوە چن و لە خێزانەکانی ئێمەشە من پێم وایە لە ئێستاە بەرەو گەشەسەندێکی باش ئەڕوات لە چاو ئەوەی با بڵێن کۆمەلگەکانی تر با بڵێن کۆمەلگا پێشکەوتوەکان کۆمەلگەی یاساین کۆمەلگەی وشاری پلەبەرزن بەڵام لەگەڵ ئەوەشە هەر کەم و کوڕیان هەبوو کاکشوان من پێم وایە ئەم حاڵەتانە حاڵەتی ئاسایین ئێستا ڕاگەاندن هەیە ڕاگەاندن لە هەر شوێنێک شتێک ڕووبە هەمومان لە گیرفانمانە مۆبایلێک بۆ دوان هەیە ئەتوانین وێنەی بگرین و لە با بڵێن لە ئینتەرنێتا بڵاوی بکەینەوە بەڵێ کاکدانە بەڵێ ڕاگەاندنێکی زۆر باشە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت یاد لە سلێمانیەوە ئەم کاتە باش ڕێزم زۆر سپاس کاکیات فەرموو ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس کاکیات گوێمان لە دەنگتە فەرموو زۆر سپاسەکەم تەوەرەکەی من لەسەرەوە تەوەرەی تۆ نییە کاکشوان لەسێ کەواتە بە کورتی کاکیات پێشمەرگەیە کاکشوان گیان بەڵێ بە کورتی فەرموو بەڵێ قسە زۆرە بەس لێرا بە کورتی باسی یەکەم دەربارەی پێشمەرگە ئەم شەو کاگە نوێر قسەی کردووەوانە نازانم کاگە نوێر کاک مەسعود بەرزانی ئەو خۆی بە ساحەبی ئێمە ئازانێ هۆکەی چییە بۆ تا لە 2007ەوە موچەی پێشمەرگە زیادی کردووە ئەمانە بۆ زەختیشان لە حکومەتی ناوەت حکومەتی بەخەباڵی مالکی نەکردووە بۆ ئەوەی کە موچەی پێشمەرگە زیاد بکرێت بەڵام بۆ نەوت و خازەکەی خۆی مەسعود بەرزانی هەڕەشەی دنیای کرد هەرچی کوتلەکاری بووی هێنایە هەرێمی کوردستان بردیە بەخا هەموو جیانی تێگەیان بۆ گیرفانی خۆی بەس نازانم بۆ پێشمەرگەی ژیلما کردووە نایە سەر شاشەی تەلەڤیزیۆن ڕوونکردنەوەی بۆ پێشمەرگەی قوربەسەری داماوغات قەناعەتم پێ بکە بەردەیان پێشمەرگە ئەم جەژنەیە ژن و مناڵەکەی نابێتەوە ماڵی باوکی خۆی جەژنیان کردووە لەبەر ئەوەی پارە لە گیرفانیان نەبووە جەژن بکەن نازانم مەسعود بەرزانی یانی گەر بەشەی قبوڵی خوارەی قبوڵ ناکاوە کارەکەی چی بێت ئەبێ نازانین چی بڵین هیچ شتێک نییە پێڵێن بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت پێشەنگ لە سلێمانیەوە فەرموو کاکشۆنی زۆر سپاس دەکەم فەرموو
وڵا کاک شۆمون دەستەوەری بەرنامەکە بۆ یەگەنەوە گەنجەکانمان تا سەعات 2-3 و هەنێجار بەسای خۆمە وەڵای بینیمە هەنێکیان سەرخۆش زۆر هەنێکیان هەر لە خۆیانەوە بۆکسێن هەنێکیان لە بۆی سەعبەتەوە ئەبێ بە شەڕێ باسەقی بەڵێ بۆ یەگەڕێمەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک گەیلان تەنیا دەڵێت کێشەی کۆمەڵایەتی لە کوردستان ڕوو لە زیادبوون دەکات هۆکارەکەشی نەبوونی متمانەیە بەدات دەشتی کاسترۆ نووسیوێتی کێشەی کۆمەڵایەتی و پێکدادان دیاردەیەکی باوە لە ناو ئەو خانەوادانەی کە ئاستی ڕۆشنبیریان نزمە من ئەوەی تێبینیم کردبێت ئەم دیاردەیە زیاتر لە سنووری پارێزگای هەولێردا زۆرە وەک خۆی دەڵێت سەردار عەبدوڕەحمان نووسیوێتی دەگەڕێتەوە بۆ کار نەکردن لەسەر فەلسەفەی ئەخلاق لایگەل و وڵات هاوڕێ بەرشەیی دەڵێت ئایا کێشەی کۆمەڵایەتی لە کام پارێزگای کوردستان زۆرترە دیارە ئەگەر بە مەبەستی پرسیارەوە کردبێتی تا ئێستا ئامارێکی ڕوون نییە کە ئامارێک بێ کە پشتی بەست بێ بە هەندێک پێوەەر بۆ ئەوەی بزانرێت کە لە چه ناوچێکی هەرێمی کوردستان زیاتر کێشەی کۆمەڵایەتی هەیە بەڵە پەیوەندیتر لەگەڵماندایە زیاد لە هەولێرەوە فەرموو کاک زیاد ئەلو بەڵێ کاک زیاد فەرموو باش کاکە زۆر سپاس دەکەین ئەرێ ئەوە ئەمیش بە کێشەی کۆمەلایەتی تەلەفۆن لە دەکەم فەرموو کاک زیاد بەرێ ئەوە یعنی حکوومەت ناتوانێتن ئەوانە بچێت بەرە ئەوە پێشیان بینتن ئەوانە لە دەبەرێ زرارەتی بەڵێ لەبەرێک ڕاوەستانە لاانەوەکە دوو گوندن حەزیش بەرە بابە بەڵێ کاک زیاد تا چەند وەک ئاڵێخان لە سلێمانەوە پەیوەندی کرد باس لەوە دەکات کە زیاتر زۆربەی کێشەکان لەسەر سەروەت و سامان تا چەند پێت وایە ئەمە ڕاستە بە تایبەتی لە نێو بنەماڵەکاندا یان لە سنووری گوندەکاندا ڕوونتر لەسەر زەویزار لەسەر حەردیە لەسەر هەموو شتێ برێم لەسەر چیا بەڵێ ئەرێوە لای ئێرانەکە لە سێک شەقی ئەوە 6 نەفەر کوژرەیە لە سێک زلەی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەلمان لە زاخۆوە کەرەم کە کاک سەلمان بەڵێ پەیوەندەکەی ئامادە نیە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کەمال زەنگەنە دەڵێت من پێم وایە ئێستا زۆر حاڵەت هەیە کەوە ناوبراو بووە بە یاخود مەبەستیوێ ناوبراوە بە دیاردە ئەوەی گرنگە دەبێت بە چاکی چارەسەری بکەین و نەیهێڵین شتی خراپی بەدواوە بێت نمونە گرفتەکانی مۆبایل کە بە سەدان گرفتی کۆمەڵایەتی دروست کردووە ئەی باری محەممەد دەڵێت هۆکارەکەی نەبوونی یاسایە لە کوردستان چونکە کەسەکان حەزبین یاساش بۆ حەزب نییە ئەردەڵان خالید پێی وایە دەڵێت بۆ ئەوەی هەندێک کەس پەندی لێ وەربگرێت هەندێک کەس لەم کۆمەلگەی ئێمەدا هەیە کەوا پێویستە هۆشیار بکرێتەوە بەڵە پەیوەندیکتر لەگەڵماندایە حەسام لە گەرمیانەوە فەرموو کاک حەسام ئەلو بەڵێ کاک حەسام ئەلو قوربانگیان بەڵێ کاک حەسام گوێمان لە دەنگتە قوربانگیان چۆنی چاکی زۆر سپاس دەکەین چۆنی باشی ئەحواڵ چاکە زۆر سپاس کاک حەسام خۆشبی سەلامەت بی وەڵڵاهی دەستخۆشی ئەو بەرامەتان یەکەم وەلەو لە دەرەوەی تەوەرە قساکەم ئەگەر مەجالم بێت تێ دوسێ قسەیەکەکەم و دایەکەم زۆر بە کورتی کاک حەسام بە کورتی بەڵێ فەرموو وەڵڵاهی کاکە گیان خوا شایەتە ئەم جەژنە مناڵەکانم لە بێپارەیە خۆم پێشمەرگەم مناڵەکانم لە بێپارەیە ناردووەتەوە بۆ هەولێر خوا شایەتە ئەگەر بڕام پێەکەی بەڵێ کاک حەسام بۆ خوایە کە یعنی خەڵقمانی کردا پێشمەرگەم من خۆم وەڵڵاهی ڕسوای قیامەت دیمانە بەڵێ ئەرە وەڵڵا ئەگەر تەوەرەکەمان یعنی بیگەێنن زۆر زۆر سپاستانەکەین خوا شایەتە سپاس بۆ پەیوەندەکەت شیرین لە زاخۆوە سڵاو لێ بێ فەرموو باش چه حاله باشن زۆر سپاس شیرین خان سبارت بابت های آشنی و دیارده که ترسونو که یانجو دیارده که گلک تاثیر خطی دیگر
أبديوردا جمع جوانا يا هيا قال هبونا ملاتي كرد يوشن أبديوردا يا هيا نادم كيا تسهل بيا بس زد أبونا بديوردا بقوفيد يوشن هبونا بأوزودية أجر أوزودي هابت تشي هر كاره كي بك أجر تشي أوسويك نبت بیشتر بکاری نکن مثلا موبایل کار نینه آن اینترنت بو شروع پیش کار نینه یا اونجا حتی بو کشتن روشن مفانه که یعنی آزادی پتر بیا اگر کار بیارده زیده بدو یا دیجی که یعنی رش میجور بیارده یا های نملتی کجا چاره سر یا زحمته بس چنا بد یعنی حتی ورده عاشقانه جو چاره سر بد گرکا باشه سپاس بوده سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆستەم شوانی دەڵێت ئەم کارە ساتانە لە ئەستۆی حکوومەتە چونکە ئەگەر حکوومەتێکی تۆکمە و عادیلانەمان هەبێت هیچ حاڵەتێک ڕوو نادات و ئەگەر ڕوش بدات تەشەنە ناکات خەڵکی خۆی بۆ خۆی حەقی خۆی وەردەگرێت. زریان لە چەمچەماڵەوە فەرموو. شوانجان کاتان باش. زۆر سپاس کاک زریان هەموو کاتێکت باش. بەڵێ. کاک شوان دەربارەی تەوەرەکەتان بەڕاستی من ئەوە کارەکەی سەرەکیە گەڕێنمە بۆ کێشەی حکوومەت لەبەر ئەوە مە خۆم بەڕاستی ئەنجومەن بووم. وەرەقە یەکەم بۆ ئەهات لە سەنتەری ئاسیاوەتی ژمارەیەک فرۆشراوە بەناو ئافرەتێکەوەی ئەو ژمارەیە بۆ نمونە. ئەم ژمارەیە بەناو ئافرەتەوە کە سیمکارتەکەی فرۆشتەوە حاصل کێشەی پێکرا بوو. ئێمە وەڵحاس گەڕای نەمان دۆزیەوە بۆ کارەکەی ئەگەبێتەوە سەر کێشەی حکوومەت مەبەستمە ئەوەیە ئیسەر لە هەولێر کە عاسیمەی هەرێم کوردستانە بڕۆ سیمکارت هەڵدراوەتەوە بە ئارەزووی خۆت سیمکارت هەڵگرە پەیوەندی بکە بە ئەنواع شێوە لەوێ مەمنوع نییە لە سلێمانی مەمنوع ئەمە ئاوا دووەمینیان سەر قەبرستانەکان ئێمە خۆمان شەوان ئەگەڕاین لە سەعات 11ەوە بڕۆ ئەو قەبرستانە پیرۆزانە گشت گەنجەکان دانیشتووە مەشروبی تیا خۆن دوای بە سەرخۆشیەنەوە واللهی بەم دووچوانەی خۆم بینیوە هاتوت ناو کۆڵانەکە توانەکەی دەرکردووە بە کەیف خۆی تەقەی کردووە بە کەیف خۆی ئەی ئەگەر گردووشیانە بەڵام بۆ بەیانی بەردراوە ئێمە لە هەمان کاتە ئەگەر حکوومەتەوەی سەعاتەی هەبێ ئەو زەلامەت تەبێ خوارە بیا کە فیلێک لێوەرە دنیامای عقوبەیە دەم بزانە دووبارەیە کاتەوە بەڵام ئیسفادەی نییە بەخوا. بەڵە سپاس بۆ کاک زریان لە چەمچەماڵەوە نەوشیروان لە سلێمانیەوە فەرموو کاک نەوشیروان. قوربان گیانم کاتۆ باش. زۆر سپاس دەکەین. وەڵای من پرسیارێکم هەیە. بەڵێ فەرموو. ئەمەوێ من خۆم پێشمەرگەم حیمایە مەسئولێکم معاشەکەمان ئەگەر تەوەرێک دابەزاندایە لەسەر ئەو معاشی پێشمەرگە بەڕاستی زۆر زۆر مەمنونتانەوین تاکە کەناڵەکە ئێمە هاواری بۆ بووین کە کێشەی پێشمەرگە هینێک شتێکمان باسی بکە یا شتێکی لێ بکە ئازۆ تەوەرەکەشم هینی نییە بەوە بەس من زۆر سپاسانەکەم معاشمان حەز زۆر زۆر خراپە. بەڵێ سپاس. 7,000مان هەیە هیچ چیز نییە بەشی هیچ شتێکمان ناکە. بەڵێ کاک نەوشیروان سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک. نیان میرانی نووسیوێتی بۆ ڕوودانی هەر کێشەیەک لەلایەن دوو تەرەفیان زیاتر سەر هەڵدەدات هەروە کێشەکان لە ئەنجامی بەدحاڵیبوونی ئەو لایەنانەیە دروست دەبێت یان نەگونجانی سروشتی کەسەکان لەگەڵ یەکتر بەهۆی جیاوازی بیرۆڕاکانیان و خواستەکانیان لە ڕاپەڕاندنی کردارە کۆمەڵایەتەکان. هەکار GH دەڵێت دیاردەکانی شەڕ و پێکدادان جا لەسەر کێشەی کۆمەڵایەتی بنیان هەر شتێکی تر بەهۆی نەبوونی متمانەیە لە نێوان خەڵک و دادگاکان بۆیە بەناشاری پەنا دەبەنە بەر ئەم ڕێگەیە. بەڵێ ئەڤین لە هەولێرەوە فەرموو ئەڤین خان. بەڵێ ئێوارە باش. زۆر سپاس ئەڤین خان ئێوارت باش. بەڵێ دەستخۆشی بۆ تەوەرەکە جێخۆ لە گرنگە هەر تاکە شخصێک لەسەر ئەو تەوەرە باخبیکەن. بەڵێ. ڕاستی کێشەی کۆمەڵاتی زۆر ڕووداوە تایبەتی دەم 2 ساڵی ڕابردوو ئەم ساڵ و پار کێشەی کۆمەڵاتی لە هەموو ناوچەی کوردستان هەیە لە هەر دەبارێکی دیکن لە جیهان بەعام لە تایبەتی لە هەرێما کوردستانی بۆچی کێشەی کۆمەڵاتی هەیە ئەم نابی کێشە کۆمەڵاتی لەسەر حکوومەتی هەری ئەرک بکەن لەسەر ملی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئەرکە لەسەر ملی حکوومەت بەس هەتا حەدێک کێشەی کۆمەڵاتی بینیتەوە لەسەر عەشیرەت بنەماڵ ماڵبات ئەوەیە کێشەی کۆمەڵاتی ئەو ڕۆبوو نمونە کێشەی کۆمەڵاتی لە ناوچەی مەدا گیرێت یان دوو بنەماڵ دەبشارەکەن سەبارە بەچی دوو قسمام دەبشارەکەن کێشەی بۆ نمونە عەرد بۆ نمونە کێشەی ناموس بۆ نمونە کێشەی دەعم دوو کەس دەخۆ دەعمکەن
دینیتون به چنه برانبری بگلال اینا برانبری حکومت هرمی دیشت بگریتن بس هل ناس خود حل نکن برادر است که شک کملاتی نگیری لسر حکومت هرمی کردستان همو ارگنیه نونی لسر روشتی بنمال دایک و باب مام کسوکار چکو بو نمونه اورو بابو برایمن حتی ساعتی شوی لنا بازار لنا شاقام بیتو بچی مشروع باب خود بچی شارک بکی حکومت هرمی کردستان چی شیطه؟ چه سببه؟ آن بچی دو قسمان بشارک بین حکومت هرمی کردستان هر دم بدی زمانی و پیشمرگه یان آسایش همون گاو سال به سال روش بروش همون تشش کشه حکومت هرمیه دبی اما بخو حوالاتی مالبات بنمال چاره سر بکن بجوانی نه بشار نه بکشتن همون تش چاره سر ببیتن بس هم معرف نیستم از حکومتی همون تش مایه ازانی چی مایه بولمونه لسر این آرتی مایه هندک حوال تارین گذار گیرینگه این آرتی زور جوانه این آرتی کنالک آسمانیه گلک خلقی حاجت کرد بس مایه روژی حتی هواره هم ناوی خودود میدشنه به حسته هم ناوی بنمالی بارزانی بینند عیده بسه بەڵێ ڤێرخان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمشەماڵەوە فەرموو کاک سەرتیب کاتە باش کاکەشخۆن باشی زۆر سپاس کاک سەرتیب برای بەڕێزم ئێمە گەل لە سەرەتایە بە پیلانیشمان بکردایەوە دەستمان بکردایە بە هاوەدانکردنەوەی کوردستان لەسەر ئەساسی بوو دولاتەکانی کوردستان و هەمومان وەکو کۆمەلگا لە شارەکان نەئاخانایە ئەمڕۆ ئەو هەموو کێشە لاوەکی و کۆمەڵایەتیە بۆ ئێمە دروستە بوو وەسەری دادگاکان و پۆلیسیشمان بەو شێوەیە قاڵەکن ئێمە نەمانزانی لەسەر شێواز و ئەساسی پیلان کار بکەین و گوند و لاجەکان ئاوەدان بکەین و حتا فەرەقێک بۆ شایەک بە شار و شارەکەکانی هەرێمی کوردستان بدەین ئێستاکەش لێرەدا هەر کێشە و ڕووداوێک ڕووەدا لە بواری کۆمەڵایەتیە بەڕاستی دەمسفی و شوێخا و لە ڕێگای هەندێک کۆمەڵایەتی و چارەسەرەوێ ناگەڕین دادگا سەروەر بێ بۆ ئەوەی کێشەکە بە شێوەیەکی یاسایی جێبەجێ بکرێ و عقوبە و انتقامی خۆی وێ بە شێوەیەکی جەزایی بۆەوەی دووبارە نەبێتەوە ئەو تاوانە بەڕاستی خەلەلەکان هەمووی نەبوونی بێپیلانیە و نادادوەری و سەروەری نایاسا لە وڵاتیە بەرقەرارە وەیان ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکان بەرقەرارە کێشەی کوشتن و بەڕێن و ئیلە ئاخریه وەکو بەڵێت لە سەرتەوەرەکە ئیشارەت پێداوە لە تەوەری ئەمڕۆدا. بەڵێ سپاس بۆ کاک سەرتیب لە چەمشەماڵەوە سارا لە دهۆکەوە فەرموو ساراخان. زۆر سپاس ساراخان فەرموو. بله بدم که سردی و دانه سرمه کسونه دا بالبروغ بیا و سغیری از بدگانم بود نرشی و گناختی کن مشکله هر کشنه ترسات کنو یعنی نگرشنه مشکلت خوب اخنه و ترسات کنو یا سرجینا سرور یعنی گو خراش دیگه که زیادت بروشده بەڵێ ساراخان بەڵێ بیدارم کە ئەڤدیاردانامینی دوو سپاس تەمەتی شات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە چەمشەماڵەوە فەرموو کاک محەممەد کاکشوان چۆنی زۆر سپاس کاک محەممەد چاکی بەڕێزم باشی زۆر سپاس دەکەم کاکشوان دەربارەی گەنج بەڵێ ئەو برادەرێ پێشتە پەیوەندی کرد ئەوێت گەنج عراقە خواوە شتانە مەشروب وشت ناو هینەکان قەبرستان شتەکان ئەگەر حکومەت ڕێگر بێ لە بەر ئەوە خوا خۆتان لە ئیزاعەکەوە ناڵێن وەڵی نار نایە لە مەشروبە بە شتەکەش بخۆین بەڵێ کاک محەممەد کاگەین دەربارەی پێشمەرگەیش ئیساکە پێشمەرگە 900 و ئەوەی کەم بێ لە 700 کەمتر نییە خەڵکترم گلەیەکی وایکە زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە کەرکووکەوە فەرموو باوکی محەممەد کاتە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش باوکی محەممەد بەڕێ باشی زۆر سپاس دەکەم کاک شوان بەر لە دوو ڕۆژ پەیوەندیم پێتانەوە کرد لە ڕێگەی کەناڵەکەتانە بەڵێ هەندێشتم باس کرد دەسە کێشەی کۆمەڵایەتی نەیە کێشەکەم لە سنووری دووبزدایە بەڵێ لە دووبز دووبز سەر بە کەرکووکە بەر لە ماوەی ساڵێکە من کێشەی خێزانیم هەبوو لەگەڵ برای خێزانەکەم دوو جەلسە مەحکەمە پێ تەلاقم نەدا
آخر جار بواسطة و بوشتانە پێیان کرد کە من چوومە آخر جلسە لە لەوێنەوە بوو چوومە ژوورەوە بۆ ژووری مەحکەمە قازێکە هیچ مەجالی پێ نەدام بەرنامەیەکتان ماوەیەک بەر لە ئێستا لەگەڵ کاک دکتۆر سامانە پەخش کرد لە تەلەڤیزیۆنەکەتانەوە زۆر ویستم دەربارەی ئەو مۆزوعا قسە بکەم بەڵام بەرنامەکەتان تەجدید بوو بە هەر حاڵ حاکمەکە ئەوەندە باسی ئەندامێکی مەکتەبی سیاسی لایەنێکی کرد ناوی کەس ناهێنم ئەیگوت من فڵان برادەرمە فڵان وا فڵان وا فڵان وا بە هەر حاڵ مەسئولێکی دیش هە لەو شارە مەسئولی یەکەمە هەم مەحامیە ئەویش بەڕێگەی ئەوە ژنەکان بێن داوە تەلاقدان بە هەڕەشە و تەنانەت حاکم ئەگەر ژنت پێ تەلاقدا پێش ئەوەی کە تەوقیعەکەی بۆ تەلاقەکە ئەوێ بەعس ئیجتیماعی بێت سەر لەگەڵا بکە من پێم گوتم محامیم هەیە نەیهێلا محامیەکەم بێتە ژوورەوە ئەمە یەک دووەم باس ئیجتیماعی ئاخر جار هاتە پێشەوە هاتە لە ئاخر جارە کە وادمدا کە تەوقیعەکەم بەو شێوەیە باس ئیجتیماعی بان کرد بە هەر حاڵ ئێمە لە هەندێک کاتە ئەوەی یاسا سەروەرە یاسا دەربارەی من هیچ سەروەر نەبوو لەبەرەوەی شتەکە بە تعدایی بوو بە زۆر بوو زۆر بە شتێکی تعدایەدانم دەمەوێت لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتانەوە لە هەمان کاتیشا با ئەو شتت پێ بڵێم برای ئەو خێزانەمە سەر بە ئاسایشە سەر بە ئاسایشی جیهەتێکە جیهەت لایەنێکە خان و شتەکانم خێزانەکەم لە هەموو شتێک خۆش بوو لەبەرەوەی ئەو داوای تەلاقی کرد بە زۆر لەبەر ئەوەی شتێکی براکەیم کەشف کردووە براکەی شتی خراپەیە کرد من لە ماڵ دەربچوایەم ئاخرەت و شتی هێنا بۆ ماڵەکەمان بە هەر حاڵ منتم ئەو شتانم پێ قبوڵ ناکرێت نابێ ئەو شتانە بکەی لە ماڵەکەی منە من ڕستی ماڵەکەم لەسەر ئەو ماڵێت تۆ چۆن شتی خراپاکەی ئیتر بە هەر حاڵ لەبەرەوەی ئاسایشە دەستی ئەڕوا لە تەنانەت جێگری مدیرەکانم ئاگدار کردەوە وتم پێم گوتم شتێکی وا ئەکا فڵان کەس لەلاتانەوتی ئەگەر بێت و ناوی جیهەت بێن ناوی ئاسایش بێن ئێمە دەستگرین چینەشێ پێت دەکەین بە هەر حاڵ ئەمە بەڕێگەی خۆی خێزانەکەم لە هەموو شتێک خۆش بوو هەموو شتێکی بۆم تەوقیع کرد نسخەیەکی تەلاقنامەکەی لەلامە پێش ئەوەی حاکم تەوقیعەکە نسخەیەکیان بە پارە هەر یەکێ لەو مۆزەفانێکە پشتگیری ئەو مۆزوعەیە کرد هەر بە پارە گەیشتە دەستم تەوقیع نەکراوە ئەتوانم بیهێنم بە ڕۆژەوە بیدەمە دەستات بەڵێ باوکی محەممەد زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت بە هیوای ئەوەی کە کێشەکەت چارەسەر بکرێ محەممەد شاکۆرکێ دەڵێت هەمووی دەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری تاک بە پلەی یەکەمیش دەستگاکانی ڕاگەاندن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ئەرکیان هۆشیارکردنەوەی خەڵکە وەک پێویست نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان بگێڕن لە ئێستادا کێشە کۆمەڵایەتەکان من دەڵێم بۆتە دیاردە و گەرواش بڕوا بێگومانم دەبێتە نەریتێک و کۆمەڵگا بەرە و هەڵدێر دەبات کاوە محەممەد دەڵێت ئایا کێشەی کۆمەڵایەتی و پێکدادان خۆڵخێنەرەکەی دەسەڵاتە یان کولتوری باسە یاخود کۆمەڵگەی شەرق وە هەڵکەوتووە بەڕێی من دەسەڵاتە بە تایبەتی دەڵێت شەڕی ناوخۆوچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵە بەرەزان بەردەوامین لەگەڵتان کاک ئازاد لە هەڵەبجەوە فەرموو کاک ئازاد. باش زۆر سپاس کاک ئازاد فەرموو. وەڵا لەبارەی ئەو برادەرەوە کە وتی باسی پێشمەرگاڵێ ئاکێ معاشەکەی 400,000 چای وەکو ئێمەکێ 10 ساڵ 12 خزمەتمان هەیە ئەبێت ئێمە 12 ساڵە خزمەتە بۆ 400,000 بۆ جێ بێڵین. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت دانا لە چەند ماڵەوە فەرموو کاک دانا. ئەم کاتە باش زۆر سپاس کاک دانا. ئەڵێن کێشەی کۆمەڵایەتی لە چەمچەماڵە ئێمە کێشەکەمان حکومەتە. بەڵێ ئێمە کێشەی عەشایریمانە بۆ زیان سوڵحمان کرد لە پاش سوڵحکردن خوێنماندا دوایەوە حکومەت دەرسا براکە مسوانێ بوو لە دەشت ڕۆی هێزێکی زەبەلاحی بەس براکەمیان لەوێ شەهید کە ڕەمیانش کرد نەکو بەڕاکردن لەسار لە کەناڵگارشەوە بڵاو بکە ڕای کردووە هەڵسیا بەدیلی گردووانە و ڕەمیان کردو ئایا ئەمە حکومەتە یاکم خەڵکی عەشایرە. بەڵێ اینجا دوایەوە
بەڵێ سپاس بۆ کاکدانا لە چەمچەماڵەوە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. نازم نووری دەڵێت کێشەی کۆمەڵایەتی بۆتە دیاردەیەکی زەق لەناو کۆمەڵگەدا و ئەویش دەگەڕێتەوە بۆ لاوازی دادگا و دەسەڵاتی حکوومەت ئەگەر یاسا بە قەبارەی خۆی بسەپێنرێت ئەوە بەدەگمەن ئەو کێشانە ڕوو دەدەن. نەهرۆ ڕەحمان دەڵێت بە بڕوای من کێشە کۆمەڵایەتیەکانی کوردستان پەیوەندی بە بیرکردنەوەی تەسکی خۆمانەوە هەیە کە تا ڕادێکی زۆر باوەڕمان بە تۆڵە هەیە. سەنگەر فاتح دەڵێت تاوەکو ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە هەر یەک لە لای خۆیەوە بایەخ بە دروستکردنی دێوەخان و زیندان بدەن و سڵحی عەشایری ئەمە ئەم کێشەیە بنەبەر نابێت. بەڵێ ڕەنج لە چەمچەماڵەوە سڵاو لێ بێفەرموو. ڕەنج لە چەمچەماڵەوە. زۆر سپاس کاک ڕەنج. بەنسبەت پێشمەرگەوە کاک شوان بەڵێ وەکو هێزەکانی حەفتا ئەمێری حاج عوسمانەوەی هێزی پێشمەرگا هیچ بڕایەکی بەڕێکەوتن نییە لەگەڵ حکومەتی عێراقا ئەچینە سەر جەبەل حەمرین ئەڵێن حەزکرد بۆ ماڵ خۆی ئایا پێشمەرگا ئامادەیە بە 570,000 بڕاتە سەر جەبەل حەمرین؟ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. باش کاک شوان زۆر سپاس کاک ئەحمەد. کاک شوان سەبارەت بەرنامەجێتە کێشە جیواتی و کۆمەڵاتی لە قەدیمی دنیادا هەیە ئەوە دنیا پەیدا بوو هەر دەوڵەتێک ئەم تشتە هەنە ئەوە علاقەتی حکوومەت پێنینە تورکیا دەنێم تشتێکی ئەوە ئەتۆ قانونی و علامیژێکی و کەنالەتی و جازان هەر کەسێک دەزانن حکوومەت علاقەت بینە حکوومەت ناتوان هەر ماڵێکی شوڕتای دێنتە بەر یان هەر ماڵێکی پێشمەرگەی دێنتە بەر بەری مانگێکی دوو مانگە لە ئەمریکا هەندێک کەسان هجووم کرد قاعاکی 23 کەسان جەنابەت ئەزان کرد بەس ئەمە دەبێت لە ڕێگای کۆمەڵاتی لە ڕێگای عەشیرەتی لە ڕێگای بابەکان یانی کوبابی سەقافەت پەیدا ببتێن تەوعیە چێ بتێن ئەم تشتانە هەر دەبتن کەس نەشێتن حەکی بێژێتن فلانە ئەوە علاقەتی حکوومەت نییە ئەو برادەری گوتی براکەی خزمی ئاسایش باشکار بکرد لە وەزارەت لە وەزارەتی داد وەزارەتی ناکۆ وەزارەتی هەموو جێگان هەیە حەقی هەتا حەق بت ئەوە لای خۆ بوون ئەگەر حەق بت حەقی خۆی دەستێنێت بس قضايا جیواتی مەسەلە کە حکومەت ناتوانێت هەر ماڵێکی شەقامێکی قووەتێکی دێت ئەم پێشمەرگەیەکی ئەم شوڕتایکی ئەمە شتێکی هەیە هێزامەوە محەمی منعاویچی بکەین و سەقافەتی پەیداکەین ئەم شتە نەمینێتە نیشان. بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک ئەحمەد. قادر لە هەولێرەوە فەرموو کاک قادر. کاک شوان ئەم کاتێ باش. زۆر سپاس کاک قادر. کاک شوان ئەم کاتێ باش. زۆر سپاس کاک قادر گوێمان لە دەنگتە. قوربان گیان ئێمە وەلو تەوەرەکەش ئەو تەوەری مەعاشی پێشمەرگەنی ئێمە وەکو بەشی خانەنشینی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ مەعاشەکەمان دوو مانگ جارێ مەعاشێکمانە دەرێ لە 22 مانگی نۆ مەعاشی مانگی نۆ 22 دەدایانە پێمان لە مانگی دەیشە مەعاشی مانگی دەیشە نەدا کە جەژنمان کردووە جاوەکو برای حەزەکەین ئەو تەوەرەمان بۆ دابەزێن لەسەر خانەنشینی پارتی دیموکراتی کوردستان نەک لەسەر بەرادانی یەکێتی ئێمە پارتین یعنی مەعاشەکەمانەکەن بە دوو مانگ جارێ 50 ڕۆژ جارێ مەعاشێکمانە دەنێویش مەعاشەکە سەرێ بن بۆ هەڵەبجە سەرێ بن بۆ کەلا سەرێ بن بۆ ڕانێ سەرێ تێرنی و لە وەزارەت نایدن. بەڵێ کاک قادر سپاس بۆ پەیوەندەکەت. فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان. زۆر سپاس کاک فەرمان. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود دوورکەویتەوە لێ. من وەک پێشمەرگەیە داواکارم لە کاک ئەنوەری حاج عوسمان بەڕاستی وتەکانی زۆر بەنرخە وتەکانی جێبەجێ خۆیەتی بەس بە کاک ئەنوەر دەڵێم وەک پێشمەرگەیە داواکارم بە کاک ئەنوەر ئەمە نەگەارین بۆچنی خۆم بێ بۆچنی هەزاران پێشمەرگەیە داواکارم لەسەر و خاڵانە زۆر تون بێت بەرامبەر جێشی عێراق داواکارم لە کاک ئەنوەر لەم تەلەڤیزیۆنە بەڕێزیەوە گوێ لە دەنگم بێت من ئەو لەوانەیە هەزاران پێشمەرگە لەم قسەی من موچەکەی پێشمەرگە تۆزە زۆر کەمە وەزارەتی پێشمەرگی خاص داواکارم موچەی پێشمەرگە زیاد بکرێت کە موچەی پێشمەرگە زیاد بکرێت ئێمە ئیشکالێکمان نامێنێت بەڵێ کاک فەرمان سپاس بۆ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان چەند خولێکێکمان ماوە هیوادارم قسەکان زیاتر لە چوارچێوەی تەورەکەدا بێ. ئالان لە چەمچەماڵەوە فەرموو کاک ئالان. بەڵێ پەیوەندەکەی دیارە ئامادە نیە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تانیا نووسیوێتی کێشە کۆمەڵایەتەکان دەگەڕێتەوە بۆ ئاستی کەمی ڕۆشنبیری کۆمەلگاکەمان چونکە لەم کۆمەلگەی ئێمەدا هەندێک شت هەیە بە
نازەمە بەستی چییە بەفیەکردنیان دەبێت و بە قسەی کەمەوە کاری پێدەکرێت هەندێک جار وامان لێ هاتووە ناتوانین ئەو کاری کە بەدڵی خۆمانە نەیکەین ئاوات سیداری دەڵێت بە بۆچوونی من ئەمە دیاردەیە هەر لە کۆنەوە هەبووە لە نێوان کووردا ئەم پێکدادانە لە نێوان دوو بنەماڵەیان دوو ئاغایان دوو خێڵ جێگای داخە کە تا ئێستا ئەو دیاردانە هەر ماوەن پەیوەندیەکی تر لەگەڵماندایە. فەرموو کاک ئاراس لە بازیانەوە. ئەم کاتت باش بەڕێست. زۆر سپاس کاک ئاراس. سەبارەت بە ئەو دیاردە کۆمەڵایەتی و کێشە و تەنگ و سەڵەمانە دیارە من پێم وایە تەمان بۆتە عاداتێک لایەنی شێگەڕێتەوە بۆ خەڵک ئەوەش ئەوەیە کە مەسەلەن دیاردەی تەنازولکردن بە زۆر بۆ هەندێک حاڵەت چی لە ڕووی خەڵکەوە چ لە ڕووی کەسایەتی و کۆمەڵێک شتی لەو بابەتە ئەمەیان بۆ خەڵکە بەڵام لایەنە زۆرینەکەی یەگەڕێتەوە بۆ حکوومەت لە ڕووی ئەوەی حکوومەت با جۆرە سزایەک دیاری بکە مەسەلەن هەندێک حاڵەت هەبێت تەنازول مەشمول نەبێت لە زیج گرنگی نەبێت لە دادگا بڵێ کاکە تۆ ئەو تاوانت ئەنجام داوە ئەو تاوانە ئەگەر تەنازولیشی تیا بێ و ئەوانە حکوومەت ئیجراتی خۆی دەکات ئەمەوە دەکا کە زەخر لەسەر ئەو شخصەکەم بکرێتەوە لەسەرەوەی کە ئیلا بێ تەنازولی بۆ بکرێ ئەو کاتە حکوومەت هەڵدەسێ بە ئیجراتکردن و من پێم وایە حاڵەتە کێشە کۆمەڵاتیەکان بەرەو کەمی ئەڕوا چونکە کەزانرا حکوومەت ئیجراتی خۆی دەکا لە دوای حاڵەتێک ئەو کاتە پێم وایە تاوانەکان کەم دەبنەوە بەڵام ئێستا بۆ بە دیاردە ئاڵێ من ئەو شە دەکەم دوایش وا دەکەم کە مەسەلەن سڵحی لەگەڵ بکەم ئەمە کێشەکەیە ئەمە مەسەلەن ئەم میلەتەی ئەمە فێر ئەمە بووینە ئەبیش ئەو چارەسەرە گەورەکە گەڕێتەوە بۆ حکوومەت کە من بەداخەواڵم تا ئێستا لە دادگا تا ئێستا کە تۆمەتبارێکە تێدە بەردەم دادگا خۆ کوا سابقەی پێشووی هەڵنادرێتەوە هەیە ناوبراو دە قەزەی تری هەبوو لەو ساڵەدا ئەیە ناوبراو 15 قەزەی هەیە ئەمە جیا لەگەڵ ئەوەی کە یەک قەزەی هەبێت تۆ چۆن هەمان مادەی بەسەرە تەطبیق ئەکرێ ینی بە هەندێک گۆڕانکاری بکرێ خۆشەر نییە مەسەلەن ئەو مادانە 100% وانە پەڕی قورئان بە و دەستکاری نەکرێ بەڵام حاڵەتەکان وای کردووە کە سڵح و لێخۆشبوون و ئەو شتانە بۆتە هۆی ئەوەی کە تاوانەکان دووبارە ببنەوە کێشەکان دووبارە بەڵێ کاگارە سپاس بۆ پەیوەندەکە سۆران لە هەڵەبجەوە فەرموو کاک سۆران دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس کاک سۆران باوەکەمی بێخوا کاکە زەحمەت نەبێت کێشەیەکمان هەیە فەرموو ئێمە وەکو تراکتۆرەکان یعنی بڵێن لە هەڵەبجەی تازە وەکو جوتیار فەلاحەکان لەم شەوانەی پێشووە لە شەوی جەژنا بەشی سوتەمەنی سلێمانی باسی سوتەمەنی کردی ینی بۆ دەفتەری گڵابە و بەنزینی سیارە اینجا ئەو تراکتۆرانش نەبوون جاری جاران کە پێشمەرگیان ئەکردە بە ئەمبەروی ئەووەری کوردستانیان هەموو پێ ئەگەڕان بۆ ئایا مەکینیان لەبیر چووە تا ئیساکیە هیچ مەکینەیە ساڵێ بە 2 بەرمیل گازە درێ بە مەکینەیەکی تەریا مەکینەیەکی پۆرگازنیە بە فەلاح ئایا فەلاح شایانی ئەوەیە ساڵێ 2 بەرمیل گازی بدەیتیە داواکارم ئەمە یەکەم جار نەبێت کە من تەلەفۆن کەم لەگەڵ تاو ئێوە باسی بکەن ئەبێت تا دابین ئەکرێ ئێوە واز لەو کەناڵە نێرن و هەموو مستەمر جارێک بڵاوی کەنەوە لەبەرەوەی با خۆیان بە خۆیان بزانن کە مەکینەیان چەندێ مەغدور کردووە لە کوردستانە و هەر مەکینەش بوو ئەوان هەرچی ئیشیان بوو دابی نەکراپی بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە سلێمانیەوە فەرموو کاک سیروان باش زۆر سپاس کاک سیروان دەستخۆشی بەرنامەکەت زۆر سپاس دەکەین بەڵە فەرموو بەڕێز کێشەی کۆمەڵایەتی جاتە بەڕاستی بۆ تموحی خەڵکە گەڕێتەوە بەڕاستی کاتی خۆی کێشە کۆمەڵایەتیان ڕەنگە هەبووێت لە بەر هەندێشت بەڵام ئێستا تموحەکە ئەوەنە زۆر بووە دزی فزی ئەوەنە زۆر بووە یعنی بەڕاستی بەخشینەوەی عەرز ئەوەنە زۆر بووە کە ئەبینێ کەسێک ئەبینێ لەپڕ کەسێکی ناسیاوی کەسێکی دراوسەی هیچی نییە لەپڕ ئەفڕێت کە بەڕاستی تموح ڕاگاتەوە مەناعەت نییە 50 نەفەری بۆ بکوژە لە پێناوی تموحە تەنها ئەم کێشە کۆمەڵایەتانە تەنها تموحە و جگە لە تموح هیچی کە نییە يعني دزی و پارە زۆری ئەمانە بەنوع ینی بڵاوەوە بەناو کۆمەڵانێکە و کۆمەڵانێکیش کە بە تایبەتی زۆر لێ بێبەشن کە بە 250 دینارێ دەستیان ناکەوێت یعنی دوو ئاستەیە بۆ ئاسێکی زۆر نزم ئاسێکی زۆر برد خەریکە چیری ناوەند وردە هەر بە یەکجایی نامێنێت کەسانێکەیە مستەفیدی 250 لە هەموو داهات و خێروبێری گومرگەکان و داهاتی زەریبە و داهاتی ئەمڕات و داهاتی نەوت و داهاتی لە ساحەزە کۆمەڵانێکیش هەیە ئەڵێ ڕێک ئەم داهاتە بۆ بنەماڵە و بۆ کەسان و بۆ ئەوان بڕاوەتەوە
زۆر باش سپاس کاکسروان لەبێت تەوابوونی کاتی بەرنامەکە دو پەیوەندیمان کاگاشم لە کەرکووکەوە فەرموو کاگاشم ئەگەر بتوانین لەماوەی یەک خولەکەدا قسەکانی خۆت بکەیت. بەڵێ بەڵێ ئەم کاتت باش. زۆر سپاس کاگاشم فەرموو. وەڵا بەنسبەت خۆمە من کێشەی کۆمەڵایەتی ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کەوە یاسا سەروەر نییە بە تەواوەتی. بەڵێ. ئێستا ئێمە کێشەیەکمان هەیە هەنێ عەرزی زراعیمان هەیە لە منطقەی خەلگە کەوا ئێمە بەشدارین لە وەرەسەکەیە وەرەسەکانی تر هەستاون فرۆشتویانە بەڵام حەقی ئێمەیان خواردووە ئەوە ئێمە ماوەی 5 ساڵ 6 ساڵە بە دوایە ئەڕۆین بیسمان بە کۆمەڵایەتی لابەلایکەینەوە حەقی خۆما وەرگرین نەیاندا پێمان چون بە واستە و بەملا بەولا بە دۆست و ناسیاری بۆ خۆیان ساغیان کردەوە ئێمەیان سڕیوەتەوە. بەڵێ سپاس کاگاشم. بەڵێ سپاس بۆ کاگاشم لە کەرکووکەوە کە دوا پەیوەندیمان بوو لە سەردۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دیار ئەسکۆڵی دەڵێت پێویستە حکوومەت و حزبەکان واز لە چەکبەخشینەوە بگرن هەروەها هەیە من حەسنانی دەڵێت خۆزگا لە ڕووی چارەسەرەوە تەنیا یەکسانی دەبوو لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان نەک لە ئەنگری خۆزگە دادگا دەسەڵاتی چارەسەری پێدەدرا بەهادین محەممەد دەڵێت بەڕای من پێویستە حکوومەت پێش ئەوەی شارەکانمان بکات بە دووبەی پێویستە ئەقلمان بکات بە خەڵکی ڕۆژ ئاوا هەروەها سامان عمەر دەڵێت سڵاو بەڕای من کێشەکان بۆ تەکنۆلۆژیا دەگرێتەوە سەبارەت بە بۆنەکان دەگرێتەوە بۆ بێدەسەڵاتی حکوومەت کە ناتوانێت چارەسەری کێشەکان بکات دوا تێبینی فەیسبوک ئەژوان جەمال دەڵێت هیچ خانەوادە و هۆز و کۆمەڵێک بەبێ کێشەی کۆمەڵاتی نین و نابن ئەمە شتێکی ئاساییە بەڵام من پێم وایە مامەڵەکردن لەگەڵ کێشە کۆمەڵاتەکاندا باسێکی گرنگە و پێویستی بە هەڵوێستەکردن هەیە چونکە زۆر کات لە ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە کێشانەدا ڕۆحی ئینسانی تێدا دەبێتە قوربانی هەر لە خۆشیدا بن بەڕێزان.